بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێ بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵ و شادمانین بەختەوەرین لە دیدارێکی تایبەت بەوێ بەڕێز شاد دەبینەوە لەگەڵ قورئان خوێنێکی بەناوبانگی عێراقی مامۆستا شێخ عامر کاظمی. ئومێد دەکەین لەو دەرفەتەی لە بەردەستماندایە بتوانین هەندێک پرسیاری ئاراسە بکەین و بەڕێزیان وەڵاممان بداتەوە ئینشاءالله. خۆشەویستان هەروەکو ئاگادارن کە عێراق و کوردستان زۆرێک لە قورئان خوێنە ناودارەکانی تێدا هەیە، بۆیە ئێمە بە دەرفەتمان بزانی کە لەگەڵ مامۆستا ئەو دیدارە ساز بکەین ئینشاءالله. تشرفنا يا شيخ بلقائك. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم وأصحابه المنتجبين. صلاة خوای گەورە لە ئێوەی بەڕێز و هەموو ساڵ و ساتێکی کوردستان هەر خۆشی و کامەرانی بێت، هەروەها ئاواتەخوازی ساڵێکی پڕ ئارامی و ئاسایش بۆ خەڵکی هەموو عێراق خوازم. سپاسی طبعا کەناڵەکەتانەکەم بۆ ئەم دیدارە پیرۆزە کە ئێمە لە خزمەتی قورئانی پیرۆزن و لە ساڵێکی نوێین کە ڕۆژی یەکی 2019 ساڵی بەرەکەتە. من ناوم حاجی عامر حەسەن کاظمی و لە گەڕەکی کاظمی شاری بەغا لەدایک بووم، چونکە لە بەغا من لەدایک بووم کە گۆڕی ئیمام موسای کاظمی لێیە و بۆیە ناسناوی کاظمیشم لێنراوە لەلایەن خەڵکەوە، نەک خۆم ئەمەم هەڵبژار دەبێت. خەڵک ئەم نازناوەیان لێناوم بە بۆنەی ئەم ئیمامە گەورە کە ئیمام موسای کاظمە، عامر کاظمیم پێوترێت لایەن خەڵکەوە. لە 12/5/1957 لەدایک بووم. لە تەمەنی 9 ساڵی کە لە پۆلی سی سەرەتاییە بووم، حەزم لە قورئان خوێندن بوو و گوێم لێگرت و دایکم خۆی گەورە بیپارێزێت و لەگەڵ دایکانی مسلمانان، دایکم لەگەڵ هەموو مسلمانان خۆی گەورە دایکان پارێزێم و نیزای کردووە کە خۆی گەورە کوڕێکی باتێک کە قورئان خوێنێ. مە لە سکی دایکمە بووم، بە مناڵیش هەر ئەم نیزایی بۆ کردم. لە قوتابخانەی سەرەتایی بووم لە نزیک قوتابخانەکە، طبعا ئەو کاتە هەر لەو کاتەیە تۆمارگایەکی لێ بوو، تەسجیلاتێکی لێ بوو و قورئانی پیرۆزی لێدا. منیش جانتای مەکتەبم مشانە بوو، بە جانتاکەوە ئەڕۆشتم بۆ قوتابخانە، دانیشتم لە قوتابخانەیە و دەرگاکەم داخست و قورئانمە خوێند و قوتابیەکان گوێیان لێگرتم و ئەیانوت دەنگە زۆر خۆشە. لەوانەی پەروەردەی ئیسلامیە مامۆستاوتی کێ قورئانە خوێنێت، هەموو تەلەبەکان وتیان کێی خوێنە، هەمویان دەستیان بەرز کردەوە 50 درێژ کردوتی ئەمای خوێنێ، ئەو قورئانە خوێنێ. ئەم ئاياتم خوێن. بسم الله الرحمن الرحيم. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. صدق الله العظيم. تا دوایی کە تەواو بووم، مامۆستا فرمێسک بە چاویا هاتە خوار و منیش مناڵێکی بچووک بووم. سپاسی خۆی گەورە کەم کە گەیشتومەتە ئەم ئەستەی ئێستا و لە هەموو شارەکانی باکوور، لە سلێمانی، لە هەولێر، لە بەغا، لە نەجەف، لە دهۆک، لە بەسڕا، هەروەها لە وڵاتەکانی میسر، لە ئێران قورئانم خوێندووە. لەمانە هەموویە لە هەموو وڵاتە ئیسلامیەکان بڵین، لە هێند، لە میسر، لە ئێران، لە سعودیە، لە تورکیا قورئانم خوێندووە. ئێستاش لێرە لە هەولێری خۆشەویستام. ماشاءالله. مامۆستای بەڕێز، سەرەتای خوێندنت هەر لە بەغدا دەست پێ کرد و چۆن قۆناغەکانی خوێندنت بەڕێ کرد تاوەکو کوێ لە خوێندن گەیشتی؟ هەر لە قوتابخانەی سەرەتایی ئاستم زۆر بەرز بوو، دواتر بۆ ناوەندی و پاشان لە ئامادەیی و لێشەوە بۆ زانکۆ و ئێستاش مامۆسای تەجوید و فێرکردنی قورئانم لە
سەر شێوازی عێراقی کۆن کە زۆر حەزم لێتی و شێوازی قورئان خوێندنی میسریش ئەخوێنم و هیچ ڕۆژێک نییە کە قورئان نەخوێنم هەموو ڕۆژێک قورئانە خوێنم سوپاس بەخوای گەورەم لە هەموو قۆناغەکانی خوێندنمە چەندەها مامۆستای بەڕێز لای من دەرزیان خوێندووە بۆ جوان خوێندنەوەی قورئان و لەم قۆناغانەیە مامۆسای زۆر باشم ناسیوە بەڕاستی و جوان خوێندنەوەی قورئان و خەڵک هەمیشە ئاماژەیان بۆ کرد کە ئەیانوت ئەمە عامیریە و قورئانە خوێنێت ئەوە عامیرینە قورئانە خوێنێت لە الحەمدولله سوپاس بەخوای گەورەم الحەمدولله مامۆستا کەی دەست بە خوێندنی قورئان کرد لای مامۆستا و یەکەم مامۆستات چێ بوو کە دەست کرد بە قورئان خوێندن في المرحلة الأولى طبعا لە قۆناغی یەکەممە تەمەنم 5 ساڵان بوو کە دایکم خۆی گەورە تەندروستی باش بکە دایکم بردم بۆ لای مامۆستایە کە ناوی شێخ جەواد بوو کۆمەڵێ مناڵی بچووک بووین سەرەتا بە سورەتە کوردەکان دەستمان پێ کرد وەک ئینا عەطەیناکە الکەوثەر قل هو الله أحد قل يا أيها الكافرون لەبەریشمانە کرد ئیذا جاء نصر الله هەموویانە من لە هەموویان باش بووم پێشەنگ بووم ئەو مامۆستایە گۆچانێکی پێ بوو هەر کەس هەڵی کردایە بە گۆچانەکە لێە تا دەرسەکە تەواو ئەبوو دایکم چاوەڕێ کردم و دوایتر ئەیبردمەوە بۆ ماڵەوە و لە ماڵەوە شەر قورئان مەخوێند و لە قوتابخانەش هەرم خوێند و ئەو ئاەتانەی کە دیاریکراون بۆ لەبەرکردنی قوتابیەکان لە دەنگی منەوە لە بەریانە کرد لە قۆناغی ناوەندیشە طبعا دراوسێکمان هەبوو ئەو مناڵانە ناوی چی بوو ئەو مناڵە لا قۆناغی ناوەندیە دراوسێکمان ناوی حاجی حەسوون بوو مامۆسایشم بوو خوا لێی خۆش بێت بە شێوازی میسری قورئانی خوێند بە تایبەتی عەبدولباسط عەبدولسەمەد و ئەبولعەینەین طبعا تەسجیلێکم هەبوو بەو شێوە ئیسیوانی بوو لە جیاتی کاسێت دەنگەکان لەسەر قاوەن تۆمارکرا بوو بە زۆری بە گوێگرتن لە ئەوە فێر بووم ڕۆژێکیان ئەم ئاەتەمە خوێند زۆر دەنگی خۆش بوو و تەشجیعیە کردم بەو جۆرە لەگەڵ یا ڕۆشتم قورئان مەخوێند أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين. هذا الرجل أستاذي هكذا التفت حتى دوایی وتی ئەو بۆ جۆر لای کردەوە وتی عامر تۆ ئاوا فێر بوویت دەستخۆشی لێ کردم و دواتر بەشداری خولم کرد و زۆر پەیوەستی دەنگەکەم بوو لەگەڵ خۆی بردم بۆ کۆڕ و بۆ کۆبوونەوەی جیاواز و دواتر چوومە زانکۆی ئیمام عەزەم لە بەغا و ئیمام عەزەم طبعا زانکۆیەکە و بەڵێ لەوێ دەرچووم و حاجی عەلاءالدین قەیسی مامۆستام بوو لەوێ خوا ڕەحمی پێ بکە و لە زانکۆ محەیدین عەبدولقادر خەتیب و هەروەها یوسف تائی و چەند کەسێکی تر لە ساڵی 1994 چوومە خولێکە و لەوێ یەکەم بووم و بڕی 10,000 دینارم 10,000 دیناری ئەو کاتەشم لە قورئانێک بە دیاری وەرگرت. مامۆستای بەڕێز یەکەم جار کە دەست بە قورئان خوێندن کرد وەکو دەنگ خوێندنەوەی بە دەنگێکی خۆشەوە لەم شوێنێکی دیاریکراو کەی بوو و چ شوێنێکی قورئان ئەگەر لە بیردما بێ دەست کرد بە خوێندنی؟
لە قۆناغی ناوەندی کە 5 ساڵ بووم زۆریان هاندام خۆم کەسێکی لاواز و بچووک بووم ڕۆژێکیان مامۆستا حاجی حەسوون لەگەڵ خۆی بردمی بۆ کۆبوونەوەک وتی ئەم کوڕە گەنجە قورئان خوێنە و منیشتم چوونوە جاران ڕەخنەی لێگرتم ئێستاش ئاوا باز مەکاوتی قورئان بخوێنە بۆ ماوەی 10 دقە من قورئانە بخوێند ئیتر ئیجازەیان نام کە 10 دقە قورئان بخوێنم هەر ئەوەنەی قورئانەکەم خوێند ئەبەم جۆرە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم طه ما أنزلنا عليك القرآن لتشقى هكذا هذا الرجل الذي منعني ئەیتر کە ئەو ڕێی لێگرتم جاران ڕەخنەی لێگرتم وتی بخوێنە ئیتر بخوێنە بەم جۆرە ئیتر هەر بەردەوام بووم بە ڕێگا و لە زۆر شوێنی تر قورئانم خوێندو و زۆر کەسیش هانیان ناوم ئاوازەکانی خوێندنی قورئانیش لە لای حاج عەبدولمەلیک طائی خوێندومە خوا لێی خۆش بێت لە مزگەوتی سەدیق بووین زۆر شتی باشی لێ فێر بووم بە شێوازی ئەسڵی عێراقی بە شێوازی عێراقی ڕەسەن خوا لێی خۆش بێت لای ئەبوو طائی زۆر کەس لە عێراق و کەندا و هەرێمی کوردستانیش وە لە ناوەڕاست و باشوور و لە بەحرەین و لە کۆیت و لە سعودیە حەزیان لەم شێواز خوێندنەی قورئانی عێراقیە بەڕاستی بەڵێ طبعا لە هەموو ئەم شوێنانە لە کوردستانە ئەم شێوازە زۆر خۆشەویستە لای خەڵک لە بەحرەین لە کوێت لە سعودیە قورئانم خوێن سوپاس بخوای گەورە بارك الله فيك مامۆستای بەڕێز زۆرێک لە ئێمە کاتێک کە قورئان دەخوێنین بە تایبەت ئەوانەی کە قورئان خوێنن حەزیان لە قورئان خوێندنە شوێنێکیان زۆر پێخۆشە بەردەوام دەیخوێننەوە حەزیان لێ ئەو شوێنە بەردەوام کە بە تەنیانیان ناو خەڵکن بیخوێننەوە جەنابەت چ شوێنێکی قورئان هەیە حەزت لێ بیخوێنی بەردەوام بە تەنیا بیان لەگەڵ خەڵکی تکەوی بەڵێ قورئانم لە زۆر شوێن خوێندووە لە ناو کۆڕ و لە کۆبوونەوە و هەر قورئان خوێنێک لەسەر چەند ئاەتێک ئەوەستێت وەک ئەوەی لە طبعا لە دوێنێ لە مزگەوتی ئاڵتون بینیمان لە هەولێر ئەو هەموو خەڵکە لێرە نزیکەی 7 بۆ 8,000 کەس کۆبوونەوە ئەو هەموو خەڵکە ماشەڵڵا ئەو هەموو کەناڵەی ڕاگەاندن لە هەولێرە ئەو گرنگی پێدانە تاکید هەوڵەدات یعنی کە بە شێوازێکی باش ئەو کەسە بیخوێنێ بەڕاستی یعنی ئینسان ئەو عاشقی قورئان لەو خەڵکە بینیم ئەو کەسە قارێ ئەوە بینێ بەڕاستی جوانێ خوێنێت یعنی قورئان زۆر گەورە و فراوانە بەڵام بە زۆری من لە لای خەڵک بەم شێوەی خوێنم کە زۆرێ لە خەڵکی لە سیارەیە کە ئەو ئەڵێن دەیبا قورئانەوە بخوێن لە سیارەیە یعنی قەت واز لە قورئان نایەرم ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا
غفرانك ربنا وإليك المصير. بارك الله فيك. طبعا احنا نقرأها ما لججنا كان أي خنم. طبعا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. ولا ججنا أي خوانين مامۆستای بەڕێز بنسبة مقامات دیارە عراق و ناوچەکە بە تایبەتی میسر و حیجاز و ئانە بە مقامات مەشهورن، بەڵام لە دەربڕین زۆرێک لەوانەی کە مامۆستای مقامات و شارەزانە لە مقامات پێیان وایە مقاماتی عراقی زۆر دەوڵەمەندە و مەکانەتیش تایبەت بەخۆی هەیە. جەنابەت دیارە شارەزایید لە مقامات هەیە، مقاماتی عراقیت پێخۆشترە یان ئەوەتە مقاماتی مصری و حیجازی؟ طبعا ئەو مقامە سەرکیانەی کە لە کاتی قورئان خوێندنە پەیڕەوە کرێ حەو مقامە کە کۆکراوەتەوە لە وشەی سونیع بسەحەر. هەموو پیتێ مەقامێکی تایبەت ئەگرێتەوە. بۆ نمونە پیتی با تایبەت بە مەقامی بەیات کە سەرکیە و لە هەردوو شێوازی قورئان خوێندنە پەیڕەوە کرێت و زۆرینەی قورئان خوێنەکان بە بەیات دەست پێەکەن چونکە بەقەرار دەست پێەکەن و لە مەقامێکەوە شنەیەکی تر و هەروەها مەقامی تریشمان هەیە کە مەقامی سەبا و نەهاوند حیجاز و ڕەست و عەجەم کە لە بۆ نەخۆشەکانە ئەی خوێنین. ئێستا بە مەقامی بەیات لە شێوازی خوێندنی عراقی و میسریا بخوێنین هەروەها یعنی بەو شێوە فەرمون. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. ئابەم شێوەی ئەخوێنرێ هەروەها مەقامەکان تریش بە هەمان شێو هەندێک ئاەت هەیە. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. بۆ جۆرە مەقامەکان جیاوازیان هەیە. طبعا بە شێوەی بەعزی ئاەت هەیە بە شێوازی غەمباری خوێنرێت و هەندێکی هەیە لە بۆ نەخۆشەکانە ئەی خوێنین بەخۆشی وەکە ئەو ئاەتانی کە خۆی گەورە وەک ئامۆژگاری بووی داناوین وەک چاکردن لەگەڵ دایک و باوکە. ئاەتەکە فەرمێ وەلەقەد وەصەینە الئینسان بە سەبا خوێنرێت. مەقامی سەبا بۆچی؟ ئەو مەقامانەی کە سۆزێکی خەمباریتیایە. خۆی گەورە کە ئەفەرمێت لە قورئانی پیرۆزە ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير.
پێویستە لێرە بە مەقامێ بخوێنرێ کە گوێگر بە وریاییەوە یعنی ورەی بکاتەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير. أما مقامك مقام غەمباری و حەزینیە کە مقامی حجازە کە بەیەکێک لە مەقامە سەرەکیەکان داڕێت. بارك الله. ماوەسای بەڕێز مەقاماتی عێراقی زۆربیان دەستەوە لای حەزینەکەی زۆر ینی ئەوەی کە غەمبارەوەنە خەڵک زۆر حەزی لێیە، زۆر مشتاقی گوێگرتنیتی، بەڵام بە هەمان شێوە لای خۆشەکەشی هەیە و فەڕەحەکەی هەیە کە تازە پێش ئێستا جەنابەت لە جەژنەکان دەخوێندرێ. جەنابەت زیاتر حەزت لێیە بە مەقامە حەزینەکان بخوێنی یانەوەتە بە فەڕەحەکەش بخوێنی؟ بەڵێ، ئەو ئاەتانەی کە ئەیخوێنین پێویستە ئاوازە ڕەسەنەکەی قورئان جێبەجێ بکە. بۆ نمونە ئاەتێک هەیە کە فەرمێت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم، نابێ بە ئاوازێکی خۆش بخوێنرێتەوە. ئەو ئاەت إن المتقين في جنات ونهر، ئەمە نیعمەتە بێ بیخوێنیتە بۆ خۆشی، ئەبێ شادی تیا بێ. لەستا ئەو دوو ئاەتا خوێنم با ئەیخوێنین بینی خۆشیەکە و ناخۆشیەکە ناڕەحەتیەکە هەردووکێ خوێنمەوە. هەروەها شێوازی عێراقی بە غەمباری ناسراوە و زۆریان حەز لێ بووە و هەندێک خەڵک ئەگرین لە کاتی شێوازی عێراقیە. بۆ نمونە سەیری ئەم ئاەتە بکە چۆنی خوێنم. إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. صدق الله العظيم. أيضا هەروەها شێوازی خوێندنی عێراقی هەیە بە غەمباری ناسراوە. وتقول هل من مزيد؟ لازم أنا باسی جەهەنەم پێویستە گۆگر وریا هناك بکەیتەوە عقاب، چونکە سزا هەیە، هناك لێپرسینەوە هەیە، هناك بەهەشت جنة، هەیە، هناك جەهەنەم نار، هەیە، هناك هەروەها نعيم، خراپتر هەیە لەمانە. هەر کاتێ الأسوأ. ئینسان فبقى عمل ئیشێکی الإنسان باش سبحانه بکات لە وتعالى. دنیا الإنسان قیامەت عندما يعمل خير پلەی وبركة لە قیامەتە يلقى پلەی في بەرز الدنيا بێتەوە، والآخرة یعنی لە خير قیامەتە وبركة. زۆر باشە. مثلا سەیریکەن ئەو ئاەتەکە فەرمێ
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد. لاحظ شلون؟ إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. دقتها كغمباري هي الآياتك الحمد لله. ما وصاي برز دیارە جەنابەت لە زۆر شوێنان لە وڵاتان سەفەرت کردو و بەشداری مەحافل لە دەوڵەکان کردیە. ئەگەر بکرێت جەنابەت بە کورتی باز بکەی چەند وڵات گەڕای بۆ چ مەبەستێک مسابقات و پێشبڕکێیەکان بەشداریت کردووە و چ بڕوانامەکەت بەدەستهێنایە لەو بوارێ؟ الحەمدولله لە وڵاتی بەحرەین قورئانم خوێندووە، لە هیندستان قورئانم خوێندووە و بەشدار بووم و پلەی یەکەم بەدەستهێنا و بڕواناشم وەرگرتووە. و لە تورکیا لە گەورەترین مزگەوتی تورکیا لە مزگەوتی گەورە کە مزگەوتی سوڵتان ئەحمەدە، لە سوڵتان ئەحمەد قورئانم خوێند. هەروەها کۆنگرەیەکی قورئانی گەورە هەبووە بە بەشداری زیاتر لە 80 وڵات یەکەم قورئان خوێن کە قورئانی خوێن لە ڕۆژی هەینیە و 10 کەناڵی ئاسمانی تورکی ڕاستەو خۆیان گواستەوە لە قورئان خوێنێکی عێراقی قورئانی خوێند کە ئەویش عامر کاظمی بوو، من بووم کە لەوێ و قورئان خوێنێکی و قورئان خوێندنەکە زۆر باش بوو و پاک و بێگەرد بوو. هەروەها لە میسر و لە سووریا، لە لوبنان، لە مالیزیا، لە ئێران، لە هیندستان، لە پاکستان، لە زۆربەی وڵاتی ئیسلامیەکان ئامادە بووم و منیش بە شێوازی عێراقی قورئانی پیرۆزم خوێندووە. مامۆستای بەڕێز، دیارە زۆربەی زۆری قورئان خوێنەکان قورئان ختمی تۆمارکراویان هەیە، جا چ بە شێوەی تیلاوەی عێراقی بێ بۆ شێوازیان بە شێوەی خێرا کە زیاتر لە تەراویحەکان دەخوێندرێیان بە شێوەی تەرتیلی پێ دەڵێن. جەنابەت بێگومان ختمت هەیە، بەڵام بە هەردووک شێواز هەتە یانەوە تەنیا بە شێوازەشان هەتا؟ الحەمدولله، ینی سوپاس بەخوای گەورە، زۆر باشە، دەستی خۆش بێ کاک یوسف و پرسیارە. حەزەکەم هەموو قورئان خوێنێک کە ختمێکی تەواوی قورئان تۆمار بکە و من زۆر حەزم کردووە کە خزمەتی قورئانی پیرۆز بکەم و داواکارم لە خوای گەورە دەرفەتم با کە ختمێکم بە دەنگی خۆم هەبێت. و ساڵی طبعاً بە تەجویدەوە ساڵی 2006 لە کاتی ڕووداوەکانە لە تەقینەوەکانی ناو بەغا کارەبانە بوو، هاوڕێکی خۆشەویستمە بوو کە ناوی عامر زنون حەمەدە، خۆی گەورە سەرکەوتی بکە، کە وەک من مامۆستای تەجویدە لە مەدرسەکەمان، پێم وت منیش حەزەکەم خاوەنی ختمێکی قورئان بم تایبەت بەخۆ. وتی چۆن کارەبا نییە ئێرە و ستۆدیۆ نییە، ڕێگا مەترسیدارە زۆر و زۆر قورسیشە بەڕاستی تەسجیلت هەیە؟ وتم بەڵێ، وتم بەڵێ هەمە. هەروەها طبعاً مۆلیدەیەکی تایگەرم هەیە لە سەربان دامنا، سپاس بۆخوا ڕۆژانە بەو شتە سادانە بەشێکمان تۆمار کرد، ینی لە سەربان. خەلیل حوسەڕی بە 4 ساڵ ختمێکی تەواو کردووە. من الحەمدولله بەو ئاسانیە جزئێکم تەسجیلە کرد ڕۆژانە. من حوسەڕی 4 ساڵ ختمێکی تەواو کردووە، بەڵام ئێمە بە پشتیوانی خوای گەورە، بە سواز بۆ خوای گەورە، بە 40 ڕۆژ ختمێکی تەواومان تەواو کرد. ئابە و جۆرە کە حاڵی بەغا بوو کە لە زۆربەی ڕادیۆ تەلەڤیزیۆنەکانی بەغا ڕۆژانە ئەو ختمە پەخشەکرێت کە ئێمە لە سەرمان تەسجیلمان کردووە. بەیانی نیوەڕۆ، ئێوارە، شەو، هەموو ڕۆژێک لە بەغا و دەرەوەی پارێزەکانی بەغاش. ئەمە بەڕاستی بە ئیمکانەتێکی سادە. هەروەها
كانت يعني برادرێک بسيطة جدا بەناوی والله سبحانه وتعالى حسام بعد ما هەیە کە سجلناها کاسێتێکی الكاسيت لێوەرگرتم و الكاسيت دوای ئەوەی رفض. کە لەسەر کاسێت وكان کردمان أحد طبعا المؤمنين اسمه حسام أستاذ حسام ئەم کاکە حوسامە في کاسێتێکی إحدى- لێوەرگرتم في إحدى گۆڕی بۆ إذاعة سەر البلاد سیدی في بغداد. کە لە مانگی ڕەمەزانە ئەم ختمە لە الكاسيت الجزء قەناتەکانی الأول عێراقا بعد ما پەخشە کرێت ودققنا و فەحسمان کرد و سواز بۆ خۆی گەورە على قرص کردی بە سیدی دەوتی جۆ كأنه في بگرە عالم لن نتوقع حروەکەوەی فيها لە بالتفصيل عالەمێکی ترا والآن بووم أصبحت من لە فترة سەربان و تەزیینم کردبوو ئاوا زۆر ختمێکی جوان و هەموو لە ڕەمەزانە لە قەناتی عراقی و لە فورقان لە بەعزی قەناتەکانی ترشا ئەلێدرێ سواز بۆ خۆی گەورە و حەزەکەی تۆزێک لەو قڕانەوە بخێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الأبرار لفي نعيم إن الأبرار لفي نعيم إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون تعرف في وجوههم نظرة النعيم يسقون من رحيق مختوم ختامه مسك ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون ومزاجه من تسنيم عينا يشرب بها المقربون بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر صدق الله العظيم. الله يبارك فيك. خی گەورە ئەو دەنگە خۆشت هەر بۆمان بێڵی هەر بەو شێوەیە گوێمان لە دەنگە بە سۆزەکەی جەنابت بی خی گەورە سەرکەوتو مۆفەقت کە لە ساغت بکە بۆ ئێمەت بهێڵی ئینشاءالله. يا رب إن شاء الله لك تايا زور سباسيتو جنابتو هاوكارەکانت شيخ يوسف وكناڵەکەتانە کەم کە ئەم دەرفەتتان بۆ ڕەخساندم و وێنەگرەکان هەمووتان یعنی بەڕاستی سوپاسانەکەم بۆ سپاس و خۆشەویستیم هەیە بۆ هەموو خەڵکی کوردستانی خۆشەویست بۆ پێتان ئەڵێم هەموو ساڵێکتان هەر خۆش و شادی بێت و بە سەلامەتی هەموو کاتێبتان بینم ئینشاء الله. بارك الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵ و شادومان بوون بە دیداری شێخ عامر کاظمی کە لەم دیدارە توانیمان گوێمان لە دەنگە بە سۆزەکەی جەنابی بێ و کاتێکی خۆشمان لەگەڵی بەسەر برد تاکو ئەڵقەیەشی تر و دیدارێشتر دەتانسپێرین بەخوای گەورە کە سپاردە لای ئەو زانابێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.